پەرەشوتوانەکانی هێزی بەرگری ژاپۆن ڕۆژی یەکشەممەی 8 مانگی یەکدا مانۆڕێکی سەربازی هاوبەشیان لەگەڵ سوپای ئەمریکا و بەریتانیا و ئوسترالیا ئەنجامدا. لەو مانۆڕەدا نزیکەی 1000 سەرباز لە لیوای یەکەمی هێزی ئاسمانی ژاپۆن کە تاکەیەکەیەکی وڵاتەکەیە بۆ هێرشکردنەکانی بە پەرەشوت بەشداریان لەو مەشقەدا کرد کە کاژمێرێکی خایەند و ئەوەی ساڵانە لە مانگی یەکدا بەڕێوە دەچێت. جگە لەوانیش 7 سەربازی سوپای ئەمریکا، لانی کەم 30 سەربازی سوپای بەریتانیا، هەروەها ئوسترالیاش بۆ یەکەم جار لەم ساڵدا بەشداریان لەو مانۆڕەدا کرد لە فڕۆکەکانی گواستنەوەوە بە پەرەشوتەکانیان بازیاندا. وەزیری دەرەوەی ژاپۆن کە لەوێ ئامادە بوو دوای چاودێریکردنی مەشقەکە ستایشی ئەو مانۆڕە هاوبەشەی کرد. ئەم جارە جگە لە سوپای ئەمریکا، سوپای ئوسترالیا و بریتانیاش بەشداریان لەم مانۆڕە سەربازیەدا کردووە و لە ڕێگەی ئەمەوە پێم وایە کە ئێمە هاوکاری و پەیوەندیەکی بەهێزمان لەگەڵ هاوپەیمانەکانمان نیشانداوە. هیوادارم سەربازەکانمان لە لیوای یەکەمی هێزی ئاسمانی بەردەوام بن، هەموو جۆرە مانۆڕێکی سەربازی ئەنجام بدەین و بە پێی متمانە و چاوەڕوانیەکانی گەلەکەمان بن. هەروەها لە مانۆڕەکەی ڕۆژی یەکشەممەدا 20 فرۆکە بەشداریان کرد کە بریتی بوون لە فرۆکەی گواستنەوەی C-130، هەلیکۆپتەری گواستنەوەی CH-47JA، هەروەها دەیان ئۆتۆمبیلی سەربازی، لە نێوانیاندا موشەکی دژەکەشتی جۆری 12 ژاپۆنی. شایان پاشا بۆ راپۆرتی ئێرین وانگ، دەنی ئەمریکا، واشنگتن.